پێشمەرگە دێرینە تێکۆشەرەکان هەواڵانی خۆشەویست هاوڕێیانی بەڕێز بەیانیتان باش شەرەفێکی زۆر گەورەیە بۆ من کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی تێکۆشەرا بم ئێوە کە هەم دۆستی دێرینی خوا لێ خۆشبوو مام جەلال و دۆستی دێرینی ڕەوانشاد کاک نەوشیروان بوون کە لێرە دانیشتوین بەیەکەوە لە کاتێکی زۆر هەستیاردا جێی ئەو پڕی دڵخۆشیە بۆ من سپاستان ئەکەم کە بەو هەموو سەبر و تەحەملەوە توانیوتانە ئەم هەموو ساڵانە لەگەڵمان بمێنن و پشتیوانی مێژووەکەی خۆتان و ئینشەڵڵا ئایندەیەکی گەشتریش بن بۆ خۆتان. من ئەزانم بەشێکی زۆرتان کە لەم ژووران ڕەنگ بێ گلەیتان هەبێ. من ئەزانم کە ڕەنگ بێ بەشێکی زۆرتان کە لەم ژوورە دانیشتوون تێبینیتان هەبێ. ئەزانم ڕەنگ بێ هەندێکتان بێمامی و بێ کاک نەوشیروانیتان پێوە دیار بێت. وەگەر هەر کەسێکمان نەمانتوانی بێت ئەو فەراغەتان بۆ پڕکەینەوە داوای لێبوردنتان لێ دەکەین. بەس ئەو فەراغە وا بە ئاسانی پڕ ناکرێتەوە و پێم وایە ئەو فەراغە بە کەسێکیان دوانیش پڕ ناکرێتەوە. ئەوە فەراغێکە کە ڕەنگ بێ پێکەوە بە هەمومانەوە بەشێکی پڕ بکرێتەوە. بۆیە کە ئێمە ئێستا لێرەین لە بەردەم هەڵبژاردنێکی زۆر مەسیریدا دروشمێکمان هەڵبژاردووە کە ئەو تعبیرە ئەگەیەنێت کە ئەویشەوەیە بە یەکەوە بەهێزترین. ئێمە لە ئینتیخاباتەکانی ڕابردوو بە یەکەوە نەبووین. لە چەندین ساڵی ڕابردووەوە بە یەکەوە نەبووینە. هەر لەم سلەیمانیە خۆشەویستە کە خۆمان ئامادە ئەکرد بۆ ئینتیخابات شەڕەپەڕۆ دەستی پێ ئەکرد، شەڕەوتار دەستی پێ ئەکرد. سیراعێکی نابەجێی نێوخۆییمان هەبوو کە تەنها زەرەری بە خۆمان گەیاند، تەنها زەرەری بە شۆڕشەکەی ئێوەی گەیاند، تەنها زەرەری بەم ناوچەیی گەیاند. خۆشبەختانە ئەم جارە بە یەکەوەین. ئەو دوو هێزە سەرەکیەی ئەم دەبەرە دوو هێزی تێکۆشەر پڕن لە دڵسۆز و تێکۆشەری وەکو ئێوە یەکیان گرتوێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ژێر چەتری هاوپەیمانی یەکیان گرتوێتەوە چکەن بە یەکەوە بەهێزترین. بە یەکەوە باشتر ئەتوانین دیفاع لە ماف و شایستەکانی ئێوە بکەین. بە یەکەوە باشتر ئەتوانین شەڕ بکەین لە پێناوی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان. بە یەکەوە باشتر ئەتوانین بەرگری لەو دەستورە بکەین کە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پاراستووە. بە یەکەوە باشتر ئەتوانین بەرگری لەو خاکەی کوردستانە بکەین کە ئێوە شەڕتان بۆی کردو کە ئەمڕۆ هێشتا بەداخەوە لە ژێر مەترسیدایە. بە یەکەوە باشتر ئەتوانین لە بەغدای پایتەختی عێراق کە مەرکەزی قەرارە گرنگەکانی ئەم وڵاتەن دیفاع لە حەقی خۆتان و مناڵتان و کەسوکارتان بکەین. بەڕێزان من لە ساڵ و نیوی ڕابردوو زۆر هاتوچۆی بەغام کرد. لایەنێکی سیاسی نەما کە نەیبینم، کوتلەیەکی پەرلەمانی نەما کە دانەنیشین لەگەڵی. نیەتی خراپ هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان. نیەتێک هەیە بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان. نیەتێک هەیە بۆ سنووردارکردنی هەرێمی کوردستان. نیەتێک هەیە بۆ عەزیەتدانی هەرێمی کوردستان. ئەو نیەتە نیەتێکە کە من بە خەتەریە بینم. بەڵام نیەتێکە کە من دڵنیام بە یەکبوون و بە یەکڕێزی ئێمە ئەتوانین ڕوبەڕووی ببینەوە. بەڵام هەواڵینە هاوڕێیان، ئێمە ناتوانین تەنها لە سلەیمانی ڕوبەڕووی ببینەوە، ناتوانین تەنها لە هەولێر ڕوبەڕووی ببینەوە، ناتوانین تەنها بە کۆکردنەوەی
مجموعەیەک تێکۆشەری دێرینی وەکو ئێوە لێرە لە قاعەیەکی ئەوها ڕوبەڕووی ببینەوە. ئێمە ئەبێت لە مەزدەرەکەی ڕوبەڕووی ببینەوە، ئەویش بەقایە. لەگەڵ کاک شێخاوات زۆر سەردانی بەقامان کرد لەم فترەیە و یەکبوون و یەکڕیزی ئێمە و هەواڵان و هاوڕێیانمان لەوێ توانیمان بەشێک لە مافەکانی خۆمان بپارێزین. بەم یەکبوونە و یەکدەستی ئێمە ئێستا ئەتوانی زۆر زیاترمان پێ بکرێ، بەڵام لەوێ بۆیە لێرە داواتان لێ دەکەم هاوکارمان بن، هاوکاری خۆتان بن، هاوکاری کوردستانەکەتان بن جارێکی تر. ئەم خوشک و برا بەڕێزانەی کە هەندێکیان لێرەن ئەمڕۆ، هەندێکیشان لێرە نین و لە بانگەشەکەیە بەشدارن، متمانەی خۆتانیان پێ بدەن، جێیسیقەی منن هەر یەکەیان. بیان نێرین بۆ بەغا ئەو شەڕی کە پێویستە لەوێ بکرێ بۆمانی بکەن، بۆ ئێوەی بکەن، بۆ کەس و کارتانی بکەن، بۆ ئایندەی مناڵەکانتانی بکەن. من پێم وایە ئەو شەڕەمان پێ ئەکرێ. من پێم وایە ئێمە ئەتوانین مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بپارێزین. من پێم وایە ئەتوانین ڕوبەڕووی تەحەدیاتەکان ببینەوە. من ئەزانم ڕەنگ بێ هەندێکتان هەبن لەم ژوورە ئەوەندە ناڕازی بن کە ئێستا ئەگەر لێتان بپرسم ئایا دەنگەدەن، ڕەنگ بێ هەندێکتان بڵێن دەنگ نادەین. بەڵام من بەشێکی زۆرتانە ناسم. ئەزانم کە چەند ناڕازی بن و چەند گلەیتان هەبێ لە حیزبەکانی خۆتان، دڵتان نایە لە ڕۆژی دەیدا ئەو عقوبەیە بدەن بە حیزبەکەی خۆتان، دڵتان نایە. بۆیە داواتان لێ یەکەم نەک هەر خۆتان دەیدا بچنە سەر سندوقەکانی دەنگدان، بەڵام وەکو کاک جەمیل ئاماژەی پێدا خەڵکی تریش ببنە سەر سندوقی دەنگدان، کە خەڵک ببینن ئێوە دیسان جارێکی تر لە بەرەی پێشەوەن، خەڵکی تریش ڕەنگ بە ئەحراج بێت، خەڵکی تریش کە ڕەنگ بێ گلەی و تێبینی هەبێت، ئەو قەناعەتیان لا دروست بێت کە زەرورە ئەو تێبینی و گلەیانی خۆیان وەلاوە بنێن و ڕۆژی دەیدا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. بۆ ئێمە داوایەکی برایانەی منە بۆ ئێوەی تێکۆشەر، هیمەتێک هەوڵێکی جدی بدەن، خۆتان و کەس و کارتان، خۆتان و خۆشەویستەکانتان، خۆتان و هەواڵ و هاوڕێیەکانتان ڕۆژی دەیدا زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ هاوپەیمانی کوردستان. ئەم هاوپەیمانیە لە بیدایەتەکەیەتی ئێستا. ئەگەر ئەم هاوپەیمانیەتە سەر بکەوێت لەم قۆناغا، شتی زۆر گەورەترمان پێ ئەکرێ لە قۆناغی داهاتوو، خزمەتگوزاریەکی زۆر باشترمان پێ ئەکرێ لە قۆناغی داهاتوو، سەقامگیریەکی زۆر باشترمان پێ دابی نەکرێ لە قۆناغی داهاتوو، و خۆشگوزەرانیەکی زۆر گەشتر و ڕوونترمان پێ دەستەبەرەکرێ لە قۆناغی داهاتوو. بۆیە داواتان لێ ئەەکەم لەگەڵ لەقەکانی خۆتان لەسەر خەت بن. شێوازی دەنگدانی ئەم ئینتیخاباتە جیاوازە لە ئینتیخاباتەکانی جاروتر. جاری تر ئەتوانی تەنها دەنگ بە لیستێک بدەی و تەواوی تر ئیشی خۆت تەواو ببوو. ئەم جارە وانە. ئەم جارە لەسەر ئاستی بازنە دابەش کراوە. ئەزانم هەندێکتان لە پێنجوینەوە هاتوون، مڕەشەحەکەی پێنجوینتان فەرقی هەیە لەگەڵ مڕەشەحەکەی سلەیمانیتان. برادرانی کە لە دوکانەوە هاتوون، مڕەشەحەکانی ئێوە سەر بە دەڤەری ڕاپەڕینە، و برادرانی سلەیمانیش تەمان دابەش کراون بەسەر دوو بازنە، بۆیە کاندیدەکانتان جیاوازن. بۆیە تکاتان لە یەکەم بە وریاییەوە بە تەنسیق لەگەڵ هەواڵ جەمیل و هەواڵ و هاوڕێیەکانی خۆتان ئاشناکەن بە شێوازی دەنگدانەکە. وەزانم ئەوانەی کە یەکێتین و خوێنیان سەوزە ڕۆژی دەنگدان ئەچن ئەگەڕێن بە دوای لۆگۆکەی یەکێتی، و نیلی پۆشەکانی شەچن ئەگەڕێن بە دوای مۆمەکەی گۆڕان. لە ئێستەوە پێتان ئەڵێم لە ڕۆژی دەنگدان ئەو لۆگۆیانە نابینن، نەگوڵە سوورە جوانەکەی یەکێتی ئەبینن، مۆمە گەشاوەکەی گۆڕان ئەبینن، ئەم لۆگۆیە ئەبینن. ئەمە لۆگۆی ئەوەی کە لە بەردەمتانایە ئێستا، ئەمە لۆگۆی هاوپەیمانیە. لەسەر وەرەقەی دەنگدانەکە ئەم لۆگۆیە ئەبینرێت لەگەڵ ناو و ژمارەی
کاندیدە بەڕێزەکان تکاتان لە یەکەم خۆتان ئاشناکەن بەم لۆگۆیە ئەم لۆگۆیە لۆگۆی هاوپەیمانیە هاوپەیمانی کوردستان هاوپەیمانیەکەی هەواڵ مامجەلال و کاک نەوشیروان هاوپەیمانیەکەی گۆڕان و یەکێتی و ئەو هاوپەیمانیەی کە ئارامی و سەقامگیری ئەگەڕێنێتەوە خزمەت گوزاریەکی باشترتان پێشکەشەکە موچە و بودجەیەکی تۆکمەترتان بۆ دەستەبەرەکە و کوردستان دوورە خاتەوە لە مەترسی من زۆر حەزمە کرد بۆ بەشەکانی تری ئەم دانیشتە لەگەڵتان بم بەڵام چەند ئیلتیزامێکم هەیە کە ئەبێ بۆی بڕۆم بۆیە بە ئیزنی ئێوە یەک جاری تر ئاخر جار داواتان لێ ئەەکەم ڕۆژی دەیدا سندوقەکانی دەنگدان پڕکەن لە دەنگ بۆ هاوپەیمانی کوردستان و هاوپەیمانیەکەی خۆتان بەهێزتر و تۆکمەتر بکەن دڵنیام سەرەکەوین دڵنیام ئێوەش سەرەکەون و پێکەوە ئەتوانین هاوکارتان بین بۆ چارەسەرکردنی کێشە و داواکاریەکانتان کە کاک جەمیل هەمیشە بەبیرمە هێنێتەوە و دووبارە سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان سپاسانەکەم بۆ خەمخۆریتان بۆ دڵسۆزیتان بۆ تێکۆشانتان بۆ قوربانیدانتان هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بن سەرچاو